لەم چالاکیە بە هەمووان دەڵێن کە ژنانی کەمەندام لە مۆدا تەنهانین جگە لە خێزانەکانیان ئێمەشیان هەیە کە پشتیوانیان دەبین و دەرگا و دەواازەی کراوایان نەبین. ئەمە یەکەمین دیداری ڕێکخراوی چاردۆزە کە تایبەتە بە هاوکاریکردن و پشتیوانی ژنانی کەمەندام لە تەمەنی 16 ساڵ وەکو سوودمەند لای ئێمە هەژمار دەکرێت. پرۆژە و خەونی گەورەمان هەیە بۆ داهاتوو کە ئینشاڵڵا هەنگاو بە هەنگاو دەینین. ئەمڕۆ لەم چالاکیە بە هەمووان دەڵێن کە ژنانی کەمەندام لە مۆدا تەنهانین جگە لە خێزانەکانیان ئێمەشیان هەیە کە پشتیوانیان دەبین و دەرگا و دەواازەی کراوایان نەبین و لەم دیدارەوە ئامانج و کارە گرنگەکانی ڕێکخراوەکەمان دەخینە ڕوو بۆ ڕایگەشتی و بۆ هەمووان. مەبەستان چیە لە کەمەندامبوون و مێینەبوون شانازیە؟ مەبەستان چیە لەم دروشمە؟ کە نەکەمەندامی نەژن بوون نەمێینە بوون ئەوە ناهێنێ کە شەرمی لێ بکەی لە ماڵەوەی دابنیشی لەو دوی دەرگا و پەنجەرەکانەوە، چونکە ئێمە گرفتیەوەمان هەیە کەسانێکان زۆر بەتوانان زۆر بەهرەمەندن بەڵام ئیرادەیان لاوازە بەڵام باوەڕ بەخۆبوونیان کەمە لەبەرەوەی ئەوەی هەیەە بە عیبێ ێزانن لە چاوی ئێمەوە و ڕاستێکەشی وایە بێنە کەمەندامی عیبێ نەمێینە بوون. هیچ ڕخنەیەک بوونەتەوە؟ لە ڕاستیەکە دەستمان پێ کردووە تەنها پرسیاریەوەمان زۆر لێ دەکرێت کە بۆچی ژنان وەڵامەکەشیمان پێ بە بەردەوامی و زۆر ئاسان و ڕۆنە لەبەرەوە ژنان چونکە بۆشایی گەورە هەیە لە کارکردن بۆ ژنانی کەمەندام. وایە هیچ جیاوازیەک نییە لە بینی کەمەندامی نێر و مێ؟ بەدڵنیایی نابێ هەبێ. من خۆم باوەڕم بەوشی دادپەروەریە ئەبێ کەمەندامانی نێر و مێ وەکو یەک لایانی کەم بەپێی توانە و شیاوێتی و لێهاتوویەکانیان مامەڵیان لەگەڵ کرێ بەڵام بەداخۆ لە کۆمەڵگەی کوردی ئەوەی کەمەندامێکی مێینە دەیچێژێ جیاوازە لەگەڵەوەی کەمەندامێکی نێرینە و پیاو دەیچێژێ ئەوانیش دیسان قوربانی بەڵام ئێمە دووجار قوربانیان بابەتی.